سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باسی چونە دەرەوەی گەنجان دەکەین لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە قەزای بەردەڕەش گەنجێکی زۆر ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن با بزانین هۆکاری چونە دەرەوەی گەنجان چییە لەگەڵ گەنجان گفتوگۆ دەکەین و ڕابوچنی گەنجانی قەزای بەردەڕەش وەردەگرین بینەری ئەم بەرنامەیە بن. هۆکاری زۆری گەنجانی قەزای بەردەڕەش ئێستا ڕوو لە دەرەوە دەکەن بەخۆی گەنجی ئێرە ینی هەمووی الحەمدولله بابیان خوددا معاش خودداشتە بەس غێری ئەوەی کە قوربەسەر نەبێ کە ئیش نەکە عامل نەبێ ئەوانە بە قوربەسەری ڕاست لێ دەدەن دەڕۆن ئەوەستیە لەو لای نەهامەتیەتە پێششان و مەجبورن ئەو ڕێگە حکومەت ناچاری معاشیان لۆ ببڕیت ئەم معاشیان ئەگەر لۆ ببڕێتەوە ئێستا مانگانیان ئەگەر 200,000 بی وەڵڵا سوندی دەخۆم بەجێ نەهێڵن ئەگە معاشیان 200,000 بیت یەک گەنج لەو بەردەڕەشەی ئێستا ئەگە معاشی 200,000 بی وەرە من 200,000 پێ بداگەم چوومە دەرەوە ناچ لۆ بڕۆم کاکە معاشمە لێرە لۆ بڕۆم دەستمە ئەو لای بە قوربەسەری دەبی لە کەمپەی بم ساڵک 2-3 ساڵ دەبی بە قوربەسەری هەتا ئیش بکەم هەتا خۆم جێگیر بکەم ئەوە ژیانەکە لەبەر ئەوەش بەس مەجبوری و ناچاریم بڕۆی لەبەر ئەوەندەیە سەرهەڵدەگرین ئیشەڵا لەم زوانە سەرهەڵدەگرین دەڕۆی بەخوای ژیانیە لێرە برام بەخوای ئیش هەموو ڕۆژ خلاص نەبوو هەر هەموو دووبارە دەرەوە شار ئیش دەکە خۆ بەتەمایت بەخوای لەو لای دەزانین چیە لەو لای ژیانەکە نەکەس دەتوانێت ڕێت لێ بگری نەکەس دەتوانی سەربەخۆی ئەمەش یعنی ئەوەندی لێرەینە ناتانی یەک شتی بکەی ناتانی بەخوای پارکەکمان بەخۆشی نەمایە بەڵێ نییە ڕێگایەکەم مەترسیە بەخوای ڕێگاکە 100% بزانم مردنە مەرگ لە پێشەوە ڕێگای مەرگاگە بگری ڕێگای مەرجیش هەر بە مەرگ کۆتایی دێت باشە بۆ واللهی ماڵ نانێمە تو یەکەم جار گوتم لە بێ معاشیە و ئەگەر حکومەت ئێستا معاشەکە لۆ ببڕتەوە لۆ گەنجەشی بەخوای گەنجەکە ناڕوات معاشێک نییە تشتێک نییە هەر ئیشکردنە و ئیشکردنیش دەکەی چ ڕۆژێک ڕێگان یە ڕۆژێک چ لە دەڕۆی ئەولا بە کەیفی خۆت کاژدە ساڵ خلاص کردەوە معاشت دەنی ئەوە دەنیە ڕێگایەکە پڕ مەترسیە ڕێگایەکە نازانی دەرباز دەبی دەرباز نابی بەخوای بزانم دەشمرم ناگەڕێمەوە بەس ڕێگە هەبیت یعنی چۆن هەبیت بەس بۆ بێ ئومێد بوونە لە کوردستان و نەک لەگەڵ کوردستان لەگەڵ ژیانەکە و هایە گەنجی ئێستا ڕەزیل بووە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بێئیشیە و بێمەعاشیە گەنجێکی وەکو من ساحب خێزانم مەلای سوبەی دەرچوومە ئەنکە هاتوومەوە یعنە پێم مردن پێم باشترە لەوەی ئیشە ئەگەر ڕاتبی خۆت هەبیت لە حکومەت باشترە لەوەی ئیشت نەکەی گەنجێک وەک من ساحب خێزانم یعنە ئەوڕۆ 3 جا 4 جا کارەبا منی گرتووە ئیش دەکەم لە کارگەی بلۆک ئامێری سلامەتیان نابەستن و هۆکارەکەیشی گەنج حەقی خۆیتی بڕۆت بۆ وڵات ئێستا بەخوای بۆم هەڵکەوێت دەڕۆم بۆ وڵات دەرەوەی وڵات باشە بۆی هەڵ دەرەوەی وڵات هەڵدەبژێری ناتوانی لێرە کارەکانی خۆت بکەی دەتوانم کارەکانی خۆم بکەم لێرە بەڵام پارەکەی بێبەرەکەتە پارەکەی وەکو جاران نییە پێشان دینارێکت هەبا مەصرفی مالت هەموو دەکرد
ئێستا شەو ڕۆژغار دەدەم پێڕاناگەم ساحب کرێکی مەش یانە ئەوە ژیان نییە بەڕاستی پێ دوای ژیان زەحمەت بووە لێرە زۆر زەحمەتە بە من پێ دەڵێم 2000 بە وەکو 2013 و 12 و 11 بە قەت ناڕۆم بۆ دەرەوەی وڵات کە هەنگی کارەکەم هەبوو ئیشم دەکرد مانگانە بوو ڕاتبی خۆمە لەگرت ئیشم کرد بام نەم کردبا ڕاتبی خۆم دەکرد ئێستا کانە بەخوای دەچمە ئۆرە یانە ئەگە ئیش نەکەم پارەم حساب نییە پارەم پێ نادەن یانە ئەوە ژیان نییە بەڕاستی ئەو بڕە پارێکەوە دەگری لە بەرامبەر کارەکەت ناتوانانی بژێ و ژیانی ماڵ و منداڵەکەت پێ بەڕێ و بەخوای تێرام ناکات خانووەکەش بدەیت بەخوای تێرام ناکات چەندی غار دەکەم تێرام ناکە بەخوا ئێستا چوومە ئیشێ سە شەو دیسان دەڕۆمەوە ئیش بۆ خۆم دەڕۆم بلۆک دەوەمە بان خانی بە پشت دا بەس ژیانم بچیت بەڕێوە دا ئەو پارەیە کەوا لەو ئیشە بەدەستم بەکەفی لەوە بەدەستم بەکەفی بدەمە ئیجار و مەسرفی ماڵە و دکتۆریش گەنجێکی وەکو من لە سوبەی حتا ئێوارە غاردەم ئارەقەی ڕەش و شین دەکەم ئەیجە 20,000 دینارم دەنێ لە مەلای سوبەیە چکم سەعات 5 یانە بەخوا قەبیل ناکە سەعات 4:30 دەڕۆم هێشتا دنیا ڕۆن نەبیە ئیش دەکەم مەجبورم ئەگەر نەڕۆم کەس دیناری کەم نادەتێ یانە بەخوای ژیان نییە ژیانتان زەحمەت ژیان زۆر زەحمەتە چێ خەم لەو گەنجانە بخوات ڕێگری لەو گەنجانە بکە کە نەڕۆنە دەرەوەی وڵات بەخوای حکومەت بۆ بکە حکومەت ئیشیان بۆ دابین بکات معاشیان بۆ دابین بکات یانە هەمی تشتێک لە ڕووی خزمەت گوزاری ژیانی ئەم خەڵکە خۆش دەبێت بەششی زۆر لە ئێستا گەنجانی خەزای بەردەڕەشیش ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن هۆکاری ئەمانە خۆیتی حەقی خۆیتی کاکە پارەی پێ نییە کاکە پارەی پێ نییە ئێستا بەخۆم شخصی خۆم ئیش دەکەم بە وەڵڵاهی نەفەری وا هەیە ساحب کرێ چیەش کرێ لە ناو خانیەکەیتی و ڕاتبیش وەڵ لەگریت خوا دەزانیت هاتێکە کە من پارەی بردەوە بەقەرت خوا دەزانیت پێشمەرگەیە پێشمەرگا وەڵڵاهی جریاگا بەس پارەی بەس داوای پارەی لە من کردیە شیر نییە بۆ منداڵەکەم بکڕم حەفازە نییە بۆ منداڵەکەم بکڕم ئەوە کەی ژیانە پێشمەرگا و هالێ بێت لە سوبەی هەتای وەرە دەڕۆت سینگی لە گولایە و چاوی لەسەر دژمنانە ئەنا بەڕاستی هەموو لایەک پێ دوایە زەحمەت دوای یعنی هەموو ئەوەی ساحب ڕاتبە و ئەوەی ساحب ڕاتب نییە ژیانی زۆر زەحمەتە باشە تۆکو گەنجێک چ دەڵێ لەسەر ئەو گەنجانەی کە ڕوو لە دەروی وڵات خودی سەبارەت گەنجۆن گەنجێتمە مەجبورم بچینە دەربەی وڵاتی چونکە بۆ ئەم بینین حکومەتۆمە چ بوو گەنجۆنۆ کرد هەر ڕێنشتینە فەقیرۆنێ خوبێ زۆر بووی گەنجێتمە دەبیتار بچینە وڵاتی ئەگەر ئەس خو شخصێ خو پۆرەك دەستێم دەویت ئەس مەجبورم بچمە وڵاتی باشە چی وای لە تۆ کردەکە تو وا بڵێ من دەسمە دەروی دێ ئەف تشتە ئەگەر هەمی حکومەتە خەڵکێمەیە خوبێ زۆر کردیت ئەزت بیرم گەنجێت تورکی بەنگلادێش ئەڤە هەمیێت فۆرسیت ئینا ڤێرە شوڵۆپێتکان گەنجێت مەژی حتا نیڤرۆنڤستیێت خوبێ زۆر بووی شوڵۆپێنەوەکان بۆ ئیش بۆ گەنجەکانی ئێمە نییە نییە حکومەتۆمە دژی گەنجێت کوردستانەیە شولۆنۆکەنە دەستەوەدا چارەسەرە گەنج بستە دەرەوەی وڵات بۆ ئەوی ژیانێکی نوێ ئەو هیوە و ئاواتەکەی هەیە لەوێ بەدەستی بینی خوددا ئەگەر ئەفواس عبیت یۆشمڤە بۆشترە ئەگەر مرۆڤ چتە وڵاتی بەس ئەم حەزکەین تۆ خۆشش حکومەتە هەرێمە کوردستانێت کەین ئەف گەنجێت بەنگلادێش بچنە دەرڤە
ببناف مالت خو الكردستان نبینن هم حس کن گنجت ما دنف شولی مجبورن جیان یا ولی آتی خلکش خو بزار بی شول نینا ما تو ما اول گنجا کری نشی شول کرد ما ده چه بیشم باشە تو دەڵێ حکوومەت خەتاباری حکوومەت چی بکە بۆ گەنجانە کە گەنج ڕوو نەکاتە دەرەوەی وڵات دي حكومات دبيت أول نفخوده تشارب كات جانجت غير ولا تجيب بتف مالت خو كردستان داخل نكات وسط جانجت ما حس كان شول كانت شول زور بيتن باش وەکو خۆت دەرچووی یاخود دەخوێنی لا بخد از سويق بوليف كم لاشم شولا بكم شولينا چونكي أسيد بيرم جانجت دربي ولا تيل كردستان ما شول كان گنجت کردستانی جی همید نوستینه و بشولن ببطالن و بزارن چون که چول دستی وانا کن منش هر وەکو برۆدەری گوت گەنجت مە کۆسب نییە سوول نییە معاش نینە تشتێک عینۆفخۆ نییە هەر گەنجێت خۆرجی پتر سوولە هەی باشە پێ دوایە گەنجەکانی ئێمە ئیشکردنی وڵی شکار هەیە بەس ئەمەی خۆرجی دێیان بەدەست ناکەن ئیشۆن بەدەست ناکەوێت هەلی کار زورە بەس کۆ بۆ گەنجی ئێمە نییە بۆ بەیانیەکان هەیە بوو گەنجی ئێمە نییە بەس بوو بیانەکان هەیە وەک بەگلادش فارسی تورک عرب هەیە بەس بۆ ئێمە زەحمەت ئەوانە زۆر خێریان لە کوردستان بینی و گەنجەکانی ئێمەش هیچ خێریشیان لە وڵات نەبینیوە خەوا دیۆر ئەمە هەموو بەتاڵین ئیشمان نییە و تشتێک کەسابەتێک تشتێک ئاسوبانی هەتا مەغرەبێ بەتاڵ کەسابەتێک نییە باشە ڕێگا چارەسەرە چونە دەرەوەی وڵات والله ناچوارە سەرە بەس بۆ مەجبورین کەسابەتێک نییە تشتێک باشە بۆ ڕێگای پڕ زەحمەتەیە هەڵدەبژێرن هیچ ڕێگایەکی دیکە نییە لە کوردستان خۆیان ئیشی خۆیان بکەن گەنجێوی ژیانی خۆیان دابین بکەن ئەو هیوا و ئاواتانەی کە لە مێشتیان هەیە دەیانەوێت بە ئامانجەکەی خۆ بگەینن لە کوردستان هیوا و ئاواتەکانی خۆیان بگەینن نەک لە دەرەوەی وڵات والله ما مستقبل هەلی کۆرەگە هەبیت باشە بەس ئەگەر نەبیت ما چ بکەین مەجبورە بچێت دەرەوەی وڵات تشتێک بەس زەحمەتە ئەگەر وڵاتی شەوەندە ئاسان نییە ئەرێ وڵات چارەسەری نییە بەس عالەمەکە مەجبورە بچیت لە ڕێ وڵات زۆر زەحمەت وەکو گەنجێک ڕابوچنت چیە لەسەر ئەو گەنجانی کە ڕوو دەکەنە دەرەوەی وڵات بەڵێ وڵی خۆی چییە گەنج کە بێزارە خۆی لە هەرێمی خۆمان با بڵێن ئیش نییە کار نییە شتێک نییە عاشق نییە تەبان بە تاکیت ڕوو دەکات لە دەرەوە باشە چونە دەرەوەی وڵات چارەسەرە بۆ ئەمە بۆ بەدەستکردنی هەڵی کار و ئیشکردن بەخۆی چارەسەر نییە بەڵام لە نیەتی خۆیان وایە کە بستنە دەرەوە بۆوان چاکترە چونکە هیچ شتێک نییە لە کنەمەکە نەدەوامەکە شتێکی وایە کە بڵێن معاشەکە یان شتکە حکوومەت لێم کاتن دابینیان بکە لە شوێنێک جێک کە بژێوی خۆیان پێ بەڕێوە بچتن باشە چونە دەرەوەی وڵات ئێکە ئێستا دەبینی گەنجێکی زۆر لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە قەزای بەڕەش ئێستا خەڵکەکی زۆر ڕوو دەکەنەوە دەرەوەی وڵات یعنی بۆ ئەوانەی کە هەری کارێکیان بەدەستێ یاخۆ ئیش و کارێکیان لەوێ بکەن یاخۆ ئەو هیوە و ئاواتانەی هەیە لەوێ بینەدەی باشە کوردستان شوێنی ئەمەنی هیوە ئاواتەکانی خۆیان بینەجێ بە تاکیت هەموو شوێنێک دەبێت هەموو وڵاتێک و پارێزگایەک و هەرێمەکە هەموو وەکەی خۆی هەیە هەر دەتوانی ئاخرەگەر مە ئێستاکە خەڵک لە دەرەوەی بابلین وڵاتەکان لە لایمە ئیش دەکا باشە لەو گەنجیمە بچیت لەوێن دەر ئیش بکاتن بۆ ئیشەکەی نادەنێ گەنجی خۆمان نایدەنێ چکە لە دەرەوە هاتیە شتەکە ئاتیمالەیە
ئەوانیان بەدلبی ئی خۆمانیان بەدل نەبێ هەر وەکو ئێستاش کە گەنجی مەدەچن ئیمە لەو لای وەردەگرن ئیش و کاری خۆشیان هەیە حکوومەتی وانیش بڵێنەڵێ زیاتر گرنگجی بە گەنجەکانی ئەوێ دەدەن پێ دوای حکوومەتی ئێمە گرنگجی بە گەنج نادا گەنجی ئیهمال کردووە بەخوای ئەو شتا ئەوە لە ئەوەی خۆیان ئەوان دەزان کە گەنج هەیە ینی ئێستاکە ناتوانێتن ینی کارێک لە بەدەستی نیە یان دەوامێکی نیە ئەوەی دەوامیشێ ئێستاکە لە ماڵ ینی بژێوی خۆی نییە چکە 2-3 مانگ 2 مانگ جارێک ماش دەدرێتن ئەویش کاریگەری کردوتە سەرەوە گەنجانەی دواکەوتنی موچەوە بێ بازاری و بی ئیشی کاری و یعنی گەنج لە ئێستادا بەشێکی زۆر دەڵێن بە زۆر بەکێشە و گرفتن یعنی بەدەست کێش و گرفتێکی زۆر دەناڵێن ئەمانە هەموو کاریگەری کردوتە سەرەوە گەنجێکە بێ ئومێد بی لە کوردستان ڕووبکاتە دەرەوە بەتاکیت خۆی ماشەکە ئەگەر ماشەکە موچەکەی بێتن تەمان کابراش ئیش خۆی ینی غێر ئیشی تر ناکاتن هەرە موچەکەی خۆی سرف دەکات و بازار دەبتەوە ینی بژێ و ژیان جولەی دێتن بازارەکان لە هەموو شوێنێک هەموو بازارێک جولەی دێتن تەمان ناسە دەرەوە نەکو هیچ ئیشی بە دەرەوەدا نیە بڕات لە دەرەوە غێر کاری بکات و یان بۆ دەرەوەی وڵات بڕاتن بۆ غەریبی وشتە لە ماڵەوەی خۆی دوورکەتەوە ناکات. والله بەڕای من گەنجان هەر بەخۆی دەبی احتیمام بدەن ئەخوان زیاتر کە لە وڵاتەکەی خۆمان ئیش بکەن چکە ئەو گەنجەی کە دەشتە خارجی دەشتە وڵات طبعا مجموعە پارەک مالیەکی لێ بەندەستە ئەگە لێرە ئیشێک لێ بکە حکوومەت یعنی زیاتر لێیان بڕەخسێنی لە قەرزی بچووک لە شتی باش ئەوها کە بتوانی ئیش خۆی بکایان دوکان بێش زۆر گەنجەکان کە قسەمان لەگەڵ کردووە دەڵێ ئیش و کار لێرە نییە ئێستا زیاتر کە دەبینین خەڵکانی دەروی وڵات هاتون خەڵکانی بیانی لێرە ئیش و کارەکانی خۆیان دەکەن بەس ئیش بۆ ئێمە نەماوە والله ئیش ئەمن وەکو ئەوە نابینم وها نەبیت زیاتر دەدینم خەرکەس و هەموو خەڵکێک بە ئیشەشی زیاتر مەشغوڵە بەس ئەگە کەسێکی ئیشی نەکە لەوانەیە کوڕەکەی من ئیش نەکات چەند ساڵە هەر لە ماڵە هەر ئیش ناکە ساڵێک 2 مانگێک ئەگەر کەسە کاسبی هەر بە دوای ئیشێک بگەڕێ ئەگەر کەمیش بی قەنەعاتی پێبێ زیاتر باشە لۆی تۆ چی دەڵێ لەسەر ئەو گەنجانی کە ڕوو لە دەروی وڵات دەکەن ما ڕێگە چارەسەرە بۆ چونە دەرەوە وڵات بۆ ئەوەی ئیش و کارێکیان بەدەست بکەوێتی و یاخۆ ئەو هیوە و ئاواتانەی کە هەیەیانە لە میشیان لەوێ بەدەستی بێنن وەڵا بەڕای من هیوە ئاوات لە خارج لە دەرەوەی وڵات نایەتە دی چکە ئەگە ساڵەکانی نەوەتەکان بای بوو خەڵک دەچوو دۆلار گران بوو بە وەرەقەک لەوانەیە بە 8,000 10,000 باە خەڵکە ئیسیفادە لێ بکرێت بەس ئێستا ئەوانی لە خارجن ئیسیفادەیان نیە ئەوانی لە خارجن کە تەلەفۆن دەکە لەوانەیە مانجی 2 وەرەقە 3 وەرەقەیان بکە وەکو سوعبەتێک لەوانەیە بڵێ دەکا 300-400 هزار یعنی من برادرم هەبیەوە قسەیان لەگەلی کردیەکە دەلێ پارەکەی زۆر کەمە یعنی بەنسبەت ئێرە زۆر کەمە بەس باشە چونە دەرەوەی وڵات بەڕێگایەکی ئاسان نییە یعنی لە بەڕێگایەکی ئاوی زۆرجار گەنجێکی زۆر لە دەریای ئێسا زۆر خنکاون یاخۆت ئەو کەسانی کە گەیشتنە زۆر بە زەحمەتی بە ئاسانی نەگەیشتنە بە دەرەوەی وڵات طبعا ڕێەکە بەخۆی ڕێکی مەترسیدارە هەر ڕێ مەترسیدارش وەکو لانی دینیش لانی شریعەتیش هەر حرامە یعنی تۆ لە ڕێیەکی بدەی ڕێەکە پڕ مەترسیبی لەوانەیە بمری لەوانەیە تووشی هزار کێشەیان کەسانی خراپبی لەو ڕێگای قاچاق یعنی زۆر مانتیە لە ئاوی خنکایان لە تووشی قاچاقچی خراپ هاتیە لە ناو سیارەکان خنکانە یعنی ئەوە بەڕای من حەل نییە وەلەوەی کە بشتە وڵات بشتە دەرەوەی وڵات زیاتر لێرە گەنجەکانی مە ئیش بکەن باشترە لەوان وەکو دەڵێن گەنج بڕبڕی پشتی وڵاتە چونە دەرەوەی گەنج کاریگەری خراپی ناکاتە سەر هەرێمی کوردستان ئەگە گەنجەشی زۆری ئێمە ڕوو لە دەرەوەی بکە طبعا ئەگەر گەنج هەمووی بڕوا طبعا باش نییە هەموو شۆڕەشێک لە گەنجان دەستی پێ کردیە هەموو بنیاتێک هەموو شۆڕەشەکی دنیا بیداتەوە گەنجەکان دروستیان کردیە لۆیان گەنج نەشەوە دەرەوەی وڵات باشترە بەڕای من هەر لێرە ئەگەر ئیشەکی کەمیش بیت بەس قەنەعەتی بێ بەس بەڕاستی خەڵکی مە زیاتر قەنەعەتی نییە مشکلەکە لێرەیە نەکو سادەسی هەر دوکانەکی لەوانەیە چەندین کەسدان ڕاوەستایە مەجای نییە قسەت لەگە بکە یعنی بازاڕێک شتە چییە ئەگەر بە کەمی شەوی ئینسان دەبی قەنەعەتی هەبی
هەلبەت وڵات دایکە مرۆڤیش نەشێت بێ دایک بژی چ جارە بەڵام ئەت هەندێک کەودانەدا ئەم تشتە دێتە ڕیدان مخابینی بە ئەڤڕەکان بینین گەنج ڕێژەیەک و زۆر ڕوودکەنە دەربێ وڵاتی باشە چونە دەرەوەی وڵات چارەسەرە تزانی گەنجە طموحاتێت هەیە gelek طموحاتێت هەیە لێرەدا ئەم بینین کوردستانێدا چ گرنگی پێ ناهێتەدان لەما بیتان ڕێگەکە وەکی بێژن غێرمە باشەرا و ئەوێ بخوب بکەنە چارەسەری و ئەس بینیمیش ڕاستی احتیمالت بیتە چارەسەری ئەکیت باشە گەنجێکی زۆرمان هەیە لێسەدا ڕوو دەکاتە دەرەوی وڵات و بە تایبەت گەنجانی قەزای بەردەڕش ئێستا وەی لێ هاتووە کۆمە ڕووکەنەتە دەرەوەی وڵات باشە چونە دەرەوەی وڵات بۆ بەدەستخستنی کارێک یاخۆت ئەو هیوە ئاواتانی کە لە مێشتیان هەیە دەیانەوێت بەدەستی بینن ئایا ناتوانن هیمە هەمان کار لێرە بەدەستیان بکەوێت و هی و ئاواتانی کە هەیە نا لێرە بەدەستی بخەن ڕاستی ئەگەرام ساکەینێ لێرە چ کۆرێکی وەکی بێژن چ گرنگیەک واتە گەنجی نایێتەدان یعنی گەنج دەبینین ڕێژەیەک و زۆر ئەفریقەت بەتاڵن خوب مژیلکەن یاریە پوب جێوە ئانیش چەند یاریەکین دی ئەفریقان بینین خۆسەدان منتەقۆمە چونکی ئەم پێشەوێت خود بینین بڕاستی ڕێژەیەک و زۆر و گەنجۆ بێکۆرن احتیمالە gelek ciho şibin bu dîtneva korek yan giringek pê bêtedan nîne lama ji bêzariyet xwe ev gence mecbûr e biçîtin rêkekê bibîn te ve biçîte dervê welatî çunkî el welatên dî genç esas e genç avakerê welatî ye yê xîngerm et şêtin şûl biketin et şêtin wakî bêjin hindek kora biketin ev kora mirovêt mezin nê nekirin ئێمە گرنگی بە گەنجان نادرێت گەنج پشتگوێ خراوە خودی از بێژمەتە gelekîş چونکی genç احتیمالە ژیەوە 20 ساڵ بیتن 25 ساڵ بیتن عاملی دەست نەکەویتن احتیمالە دەرچوی زانکوێ بیتن نەشێتن مثلەن بەر دوکانێکی کار بکەتن چونکی نینە حکوومەت چ پرۆژێت واتف ناڕەخسینێت و هەلی کار تێدا بم بۆ گەنج ئەس خۆت بێژە من احتیمالە سیڤە خۆ حتا سی شەریکاش منێ هەنۆرتەی بەڵام چه هەندێک مەرجێ تێدا ئەف مەرجە احتیمالە بچ شکلە من ناگرنەوە لەما کار الڤێرە gelekî زەحمەتە دەرەوەی وڵات بۆ گەنجان ڕێگایەکی پر مەترسی ئەوەندەی دەهێنێ ئەو گەنجانی خۆمان ڕووی تێ بکەن و هەندێک جار لە چونە دەرەوەی وڵاتیش ڕێگایەکی پڕ مەترسیە هەندێک جار بە مردن کۆتایی دێ بە خنکان کۆتایی دێت یاخو بە فێلکردنی قاساقچیەکان ئەو ڕێگا نەهامەتیە ئەو ڕێگایە پڕ ئازار و ناخۆشەی کە هەڵی دەبژێرن ناتوانن ئیش و کارەکانی خۆیان لە کوردستان بکەن و هەلبەت بنەڕەدا دەرچوون و گەنجۆش وڵاتی کارێکی خەلەتە وەکی تا ئاماژەش پێدای gelek مەترسیە بەڵام ئەگەر گەنج بێزار بۆ ئێدی چ تشتێت پێشچاوێت و نابنە ڕێگەر یعنی احتیمالە ڕێکێکە ماترسی دە هەڵبژێریت بۆ هەندێک و گەهیتە هێڤێت خۆ ئەگەر ئەف هێڤە لێرە چ بها پێ نەهاتەدا مەجبورە vê ڕێکی هەڵبژێریت ئەس بێژمەتە ئەس گەلێندی دانیمە گەنج بەرە دەربێ وڵاتی بچیت بەڵام ژمارە وەکی بێژن گەنجا یا بەتاڵ gelek و زۆر بووی لەوما ڕێژەیەک مەجبورە vê ڕێکی کار بینیتە بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرهاتنێ کۆتایی بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوێکی بستی بوون ئەمە ڕابوچوونی گەنجانی قەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان سوپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سوپاس بۆ یارمەتی دەرم جەلال گۆران تا تەوەرێکی دیکە و تا بابەتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ